کورد دەروەدەر و فەوتیا و ماڵوێران و ئەی چی ئەی خۆ درۆ نییە باوکە بەخوا لە داعشەکە خراوترن. ئەبێ ئەم شارە بەجێ بێڵی لەبەرەوەی ئەم شارە هین تو نییە بەس لەبەر خاترەوەی کە من کوردم ئەو شارە مەجێشت. دوای دەرکەوتنی ئەنجامەکانی گشتپرسی هەرێمی کوردستان هەڕەشەکانی حکوومەتی عێراق تونتر بوون. بڕیار لە دوای بڕیار دژی هەرێمی کوردستان دەرکرا تا گەیشتە لەشکرکێشی و هێرشی سەربازی. شارۆچکەی خورماتوو لە ناوەڕاستی ئۆکتۆبەری 2017دا کەوتە بەر هێرشی حەشدی شەعبی و حەشدی تورکمانی و سوپای عێراق. هێزی پێشمەرگە و خەڵکی خۆبەخش ڕوبەڕوویان بوونەوە. شەڕ لە سەعات 2 شەو تا بەیانی خایان بە قسەی ئەوانەی لەوێ بوون و پێکدادانەکانیان بە چاوی خۆیان بینیوە. لە بەرەبەیاندا هێزی پێشمەرگە پاشەکشەی کرد. خۆبەخشەکان و خەڵکی سڤیل تەنیامانەوە. لە ژێر تەقە و بۆردومانی تۆپ و هاوەندا زۆربەی دانیشتوانی کوردی خورماتوو لە پێناو سەلامەتی خۆیان و خێزانەکانیاندا شاریان بەجێهێشت. زەیدا سەعات 2 شەو شەڕدەسی پێی کرد لە نێوان پێشمەرگە و حەشدی شەعبیە و لەگەڵ خۆبەخشەکانی کووردا. لە دەرەوە بووم تاکو 6:30 بەیانی تەلەفۆنەمە کرد بۆ ماڵ کەچی شەبەکەی تەلەفۆنیش نەما بوو کەچی خۆم گەڕامەوە دواوە بۆ ماڵ خۆمان. وتیاندا ئێوە بڕۆن دەرچن ئێمە لە شۆنتانتی 19 دقەی بەرەبەیان لە ماڵ لێرەم کرد. دوای ئەوە من سەعات 8:10 لە ماڵ دەرچووم. بە تایبەتی خۆم بەم ماتۆڕەمەوە سەعات 8:10 لە ماڵ دەرچوو. کەفمانە ڕێ لە ماڵ دەرچوومان تۆپمان بۆ هات هاوەنمان بۆ هات و ناو خاوک و خۆڵەوە حتا سەعات 4 جەگەیمانێتە ئەی شۆنە ئێمە. ئارەوە ئاو مناڵەکان مۆپای پەتی دەرکرد. خۆم هەوەی کراسەوە هاتم. ئارە وەڵڵا کوڕەکانم گشتی ئەوە کە ماتۆری جێیشت ئەوە کە نامچی جێیشت لە حەوشە هیچمان ناوت بە سیارەکەمان دەرکرد کوڕەکەم ئێمەی دەرکرد. گەیمانە نێزیک جەوەڵەکە تۆپمان بۆ دای ناو ئایلیەکە ئایلەکەی لەو شۆنە مات کرد. ئێمە حەسر کراین من و دوو مناڵ و دایکم و براکانم حەسر کراین نەمازانانی بە چی لایەکە ڕا بکەین. هەرچۆن نتوانیم دایکم و هەردوو مناڵەکەم و خێزانەکەم دەرکرد لە 50 فەرعەتەقەیان لێمە کرد. مار چی کرد لە ناو سیارەکەی مەیداگرت وتی دایە بێتە بان سیارەکە با یەکێکمان بکوشێت باگشمان عالێت نەکوشێت تۆپەکان حتا لە چاو بڕبیمان ئەوان تۆپیان لێمانەگرت. بەڵام دوو برام لە ماڵەوە ئاسیمان هیچتان کوڕێکمە ناتێ نازەم لە کام لایە. ئارەوەڵا ئەیەکەی تریش ئەوە 4 ڕۆژە 5 ڕۆژە وەڕێقی نەهاتوی ئەوش ئەمەنەت گولیان ناوی پێوە نەگولیان ناوی پێوە حتا خۆی نەجات داوی لیان. تەبان من ڕۆیم بۆ لادەیەک ئەو لادەی خاڵەوانمە لادەی کاکەیەکانی پێڵێن کۆبانی ناوە هەوێن پێ نەبوو من هەوەکەم لە ماڵ جێهێشت کەوا زۆر بە پەلەپەل دەرچووم لەوێ تر شەوان مداهەمە دەسی پێیە کرد مداهەمەی حەشدی شەعبی بۆ گیان ئەوانەی کەوا پێشمەرگەن و ئەوانەی کەوا خۆبەخش بین
مداهمە دەستی پێگەر دێمە ڕامانە کرد من و کوڕێ خاڵم بووین ڕامانە کرد بەرە و چەمێک هەیە پێ وترێت چەمی ڕۆخانە دقەیە دەدەنە چێمان کوڕەکانمیانە حوش ڕەمیە کرد چونکە ئێمە لە ناو ڕکمانەکانی ماڵمان من هەتاکو و 28 دا لە ناو شاری داقوقا حەسر بووم لەو دێیە ڕێگەیەکم دۆزیوە وتیان ڕێگەیە قاچاقە بە نادەیتە سەر جادەیە مەسافەیە ڕێم کرد بەبان شاخ و کێوە ڕێم کرد مەسافەیە تقریبان ئەتوانم بڵێم 3 سەعات لەسەر شاخێکەوە نەمزانی جادەیەک دیارە جادەیەکی قیرەیە دابەزیم لە شاخەوە نەمزانی 2 سیاری مێکزەمینی حەشت وەستاوە لەو بەر بڵێن جۆگە ئاوەکە ئەتر پردێکراوە من لی پردەکەەوە دابەزیم پێمیان وت بۆستا من نەوەستان بۆیان تەقیان لێم کرد تەقیان لێم کرد ئەتر بە ماتۆڕەکەم ڕام کرد و مەسافەی تقریبان 2 کیلۆمەتر ڕێم کرد ئاسایشەکانی دووز ئاسایش یەکێتی نیشتمانی کوردستان هاتنە بەردەمم دەرچوومان سێ شەو سێ ڕۆژ ئێمە حەساک و بێنان و بێ ئاو بیمان گشتی ناو خۆڵا و ناو تۆزە حتاکواتمان ئەیانیاندا پێمان کاتێک 2 شەو حە تەلەفۆنمە کرد بۆ کوڕەکان ئەوێت دایە مسایتەرین و یعنی وەزعمان زۆر باشە وەڵی ئیتر گەیە دەوری حەوت تەلەفۆنیان بۆم کردوتی دایە ڕاکەن ئەوتم ئێوە چی لێ بکەم وتی وەڵاهی ئێمە من زامارم کوڕە بیچکەڵم ئەوتم تو زاماری ئێمە بڕۆین وتی دایە سیارەکان دەرکرد هی سیارە من سایقی نازانم هەرچێکی ها لە حەوشە چی لە سیارە بکەم ئیتر لەو دووزەوە من وەپا هاتمە تاکو ئەم خاکە های ناو جامیەکە بەخوا چەند جار هاتنەوە گیانمانێژن دەرچن ئەی بڕۆین بۆ کوێبرە ئەی ڕێمان نییە 3 ئایلەین 25 چەند نەفەرین بەخوا من 4-5 ئافرەت برا لە حەوشە تەینا خۆم بیمە ئەی باشە ئەگەر حەولێکیان لێلانم دەریان نەکەم چیان لێ بکەم دوایش مەجال ئەوە نەی دەریان کەی ئەوەی مایەتۆ نەیەتوانی دەرچوێ ئللا ئەیان کوشت باری با لە عاسمان خۆم پێشمەرگەم دوکان قوماشم بێ وەزعێ زۆر ئاسایی وەزعێ زۆر خۆش و باشمان بی ئەوەی کێشە بێ لەو شارە نەمان بێ ئێمە لە هیچ قەومیەتێکە لەوانەیە من 6 مناڵم هەیە هین وا هەیە 10 بێ هین وا هەیە 12 مناری هەیە من سیارم بێ ئەو شەوە پێی دەرچووم هین وا هەیە لەوانەیە سیارەی نەبێ و بەپا دەرچوو تا ئەی دەقیشە بە گوێرەی معلومات باسەکرێ ئافرەتێ لەگەر مناڕەکەی لە بن هەنجیرە کوژراوە تا ئیسێش کەس خۆی بە خاوەنی نەکردە کە تەرمەکەی بهێنێتەوە لەبەرەوەی بێکەسوکارە و سیارەی نەبوو هەزارەهان کەس ئاوای لێ هاتە من خۆم 8 سەرخێزانم براگەم 5 سەرخێزانە کە کەمەندامە و خۆی و خێزانەکەی و هەردیان کەمەندامن تەنانەت دایکمش لەگەڵ مایە کەمەندامە برایەترم لەگەڵ مایە مامۆسایە ئەویش ڕەوشی باری دارایی وانیە کە خۆتان مامۆسایە سەروە کوردستانە خاوەن 5 سەرخێزانەویش ماڵ خۆشیەکم لەگەڵایەویش 5 سەرخێزانە کە حساوی کە بزانە چەند نەفەرەکە هاین ناو خانیەکە ماڵی ئاوابی ئەم لادیەدایە پێمان 22 نەفەر تایە ئەژین 3 ژووری تایە نە دەرگای پێوەتە و پەنجەرەکانشی کشی جامەکەی شکیاوە زۆر پیسە بێ شەڕ و ئێمەش ڕامان کرد زۆر ناخۆش ستانە دایکم وتی بابین بۆ ئێرینجەکە ئێمەش هاتین خەڵک دوو زماتم وەیرە خورماتوو کەوتۆتە 75 کیلۆمەتر خواروی شاری کەرکووک یەکێکە لە شارە دێرینەکانی باشووری کوردستان سەرچاوە مێژوویەکان دروستبوونی شارەکە
دەجێڕنەوە بۆ ناوەڕاستی هەزارەی سێهەمی پێشزاین. زۆربەی دانیشتوانەکەی کوردن، دواتر تورکمانەکان و دواتریش عەرەب لە قۆناغی جیاجیادا ڕوویان لە ناوچەکە کردووە و تیای دانیشتەجێ بوون. تورکمانەکانی خورمات و شیعە مەزهەبن، عەرەبەکانیشی سوننەن. دانیشتوانەکەی بە نزیکەی 200,000 کەس مەزەندە ئەکرێت. بە 65 ساڵ لەگەڵ تورکمانە چۆن بڵین پێگۆبمان، یعنی هاوسێ بمانەوەکۆ شەریک و خەریک بمانەوەکۆ تا ئێستا زەویانەیە بە دەستمانەوەی حتا ئێستاگەیش واجێمانشت. من خۆم تەنانەت دوکانم بی لە کوچک بازار ئەم دیم بۆ دیمم شیعەبی خاوەن دوکانەکەم تورکمان بی هیچ کێشێ تەنانەت من ئیسەیشە بگرە نیمەی ئەو شارەی دووس خورمات و تورکمان برادەرمە. خۆمیش نازانم بۆ چی عملیات بۆچی وایە لە من کرد. یعنی فکرەکەم بوو کە من هەمویان برادەر من بەخوا من خێری ئیمام حوسێن میشە کرد. هەرچەندە دانیشتوانەکەی باز لە ساڵانی درێژ لە پێکەوە ژیان و برایەتی ئەکەن، بەڵام لە چەند ساڵی ڕابردوودا قەزای خورمات و یەکێکە لەو ناوچانەی زۆرترین ململانێ و پێکدادان لە نێوان کورد و هێزە شیعەکان ڕوویان داوە و سەدان کەسیان لە یەکتری کوشتووە. لە دوای هێرشەکەی داعش و دەست بە سەراگرتنی ناوچەیەکی فراوان لە عێراق لە ساڵی 2014 مەرجەعیەتی ئاینی لە شاری نەجەف فتوای دروستکردنی هێزی حەشدی شەعبی دەرکرد. ساڵی 2016 لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا بە یاسا و بە زۆرینەی دەنگ کرا بە هێزێکی نیزامی. زۆرینەی ئەندامانی ئەم هێزە شیعە مەزهەبن. لە هاوینی 2014دا بۆ کۆنتڕۆڵکردنەوەی ناحیەی ئامرلی بۆ یەکەم جار بە هەماهەنگی پێشمەرگە هێزەکانی حەشدی شەعبی لە ناوچەکە جێگیر کران. زۆری پێنەچوو ناکۆچیەکانی نێوان حەشدی شەعبی و پێشمەرگە تۆخ بوونەوە و پێکدادان و خوێن ڕشتنی لێکەوتەوە. خەڵکی خورمات و لە سەرەتاوە دژی هاتنی چەکدارانی حەشدی شەعبی بوون. دوای هەموو پێکدادانەکان سەرکردە مەیدانیەکانی پێشمەرگە و حەشدی شەعبی کۆ دەبوونەوە بۆ هێورکردنەوەی دۆخەکە. ناو قەزاکە بەشێکی لەژێر کۆنتڕۆڵی پێشمەرگە و بەشەکەی تری لەژێر دەستی حەشدی شەعبیدا بوو. دەرەوەی شاریش لەلایەن پێشمەرگەوە پارێزگاری لێدەکرا. ئەو گەڕەکانەی لەژێر کۆنتڕۆڵی حەشدی شەعبیدا بوون نەک تەنیا بۆ کورد بەڵکو بۆ عەرەب و تورکمانی سوننەش ئارام نەبوون. لە ساڵی 2014 تا پێش ڕووداوەکانی ئۆکتۆبەری 2017 ژمارەیەکی زۆریان لەسەر دەستی هێزە شیعیەکان ڕفێنران و کوژران. زیاتر لە 400 هاونیشتیمانیش بێسەر و شوێن کراون. هێزێکی دیکەی ناو قەزاکە خۆبەخشەکان بوون. زۆربەیان خەڵکی ناوچەکە بوون کە بۆ داکۆچیکردن لە خۆیان و خێزانەکانیان دژی حەشدی شەعبی و سوپای عێراق چەکیان هەڵگرت بوو. ئەمانە منەی شەڕ و ئاژاوانێکە چەند دایارەمانێت تەقایانی کردووە لە خەڵک تەقایان کردووە ئیهانەی خەڵکیان کردووە هەوتیانە بوەستن و ئێمە منەی شەڕ ناکەین و خۆڕاگر بن ئیمڕۆ بەیانە ئەو شەوەیە سەعات 2-4 هەوازیان ناورد لەورە دامەزریایمان خەڵکێک زۆر بە چەک خۆمان بە فشەک خۆمان کە دەعدامانێک نێنە سەرمان ئێمەمانێتۆ لە بیناگانە سەعات 6 بەیانی ئاگامان لێ بووە هێک هێزێ نەماوە لە هیچ شوێنێکە لە دوای سەعات 6 حتا ئەو پێشمەرگانەوە لەگەڵێ مابوون لەسەر بیناگانتر بە برینداری دەریانمان کردە بە شەڕ بە زۆر لیان شەید بووە حتا تواریمان هەوڵماندا ئەوانمان دەرکردووە بە سیارەی خۆمان بریانمان دەخەسەخانەکان دوای ئەوەش چی عایلە ئێمە دەرماگرن عایلەکانمان دەکردووە دیفامان خزم و کەس و کاری خۆمان بووە ئەوان زۆر زەختیانەکە بە ئەرپیچی و تەقەیە زۆر ئەوان هەموو شتێکیان پێ بوو ئێمە بە کلاشگۆفێک شەڕمانەکە گشتی غەرازی خۆمان بووە فیشک چەک یەک کەس شتێکی پێمان نەداوە خەڵکی عەشایەر کۆمەک ماگرە پێمانی داوە لەلایەنی حکوومەتەوە یەک شتێکی پێمان نەداوە ئاخر جا تێکەڵاو یەک بمانە ئەوەنە هەرماینەتەوە لەگەڵ حەشدی شەعبیە
مال خەڵکیان سوستانیە فەرودیان کردووە غەراز خەڵکیان بردووە تەنانسە تەلەفۆنەکەن ئیهانەی خەڵکەکەن تەعدایانش لە خەڵک کردووە. دوکانی کوردیان ئەستوان لە ناو بازاری گەورە لە سەر دوکانەکەەوە ڕسمی ئیمامی حوسێنی لەبوو دوکانە کوردەکان ئەستوان ئاگراگەیە بە ڕسمەکەی ئیمام حوسێن ڕسمەکەیان نارد بۆ بەغایانوت ئەمە کورد ڕسمی ئیمام حوسێن ئەستوێنێت. دوای شانزەی دا خەوەرمان بۆ هات وتیان خانەکەتیانان فەلووت کردە. ڕۆژە دوایەوە سووتانیان لەسەر سێم ڕۆژ خانەکەی منیان تەقانەوە لێنەکەی ماڵ دایکم نەفەس حەساب من نە پێشمەرگەم نە خۆبەخش بیمە نە چەکم هەڵگردە حتا ئێستا من تەقەیەکم نەکردووە تەنیا تەقەی خۆشیمیش نەکردە. ماڵمان فەرود کریاوە ماڵمان ئاهاوەک ئەمە خوا ئاوادارەوەک ئەمە ئاوای لێ کریاوە هیچمان بۆ نەماوە گشتی تازە ئێمە جارێتتر ماڵمان بۆ دروستەکرێ خانومان بۆکرێ من جارێکی تر دوکانم بۆکرێ ناوێرینیش بڕۆینەوە تەعدا ئەکەن و هین هەڵمەت ناموس خەڵکن ئەی دە ئێمە چی بکەین دا ئەوێ چارەسەرێکمان بکەن. بەشایەتی کش خەڵک دووست نەک من زۆر دەوڕە منم شکر بۆ ئەو خوا من یەشتان زۆر دەوڕەمەنم بیدوێنن ئەوەتانی ئەوە پارەی گیرفان منە 6 مناڵم هەیە لەبان حوش و دوکان و پارە و ماڵ بۆ 10-15 دەفتەر خەسارەکەی من ئەمە پارەی گیرفانمە. خەڵکەکە گشتی و ئامۆک ئێمەیە توێن ئەنفالەکە کریا و ئەینان ئەو ڕۆژەیە برە ئەنفال دووهام کریایە ئیتر پێینا. تیمێکی سەر بە ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی پاش وەرگرتنی قسەی دەیان شایەت حاڵ و شیکردنەوەی بەڵگەی فۆتۆ و ڤیددیۆیی و وێنەی مانگە دەستکردەکان راپۆرتێکیان ئامادە کرد و بڵاو کردەوە. ئەو بەڵگانەی لای ڕێکخراوەکە پارێزراون دەری دەخەن خەڵکی سڤیل ناچار کراون لە ماڵەکانیان هەڵبێن بەهۆی هێرشی سوپای عێراق و حەشدی شەعبی بۆ سەر شارەکە. بەلایەنی کەمەوە لەو هێرشانەدا 11 هاونیشتیمانی سڤیل کوژراون، سەدان خان و دوکان وێران کراون. پرۆسەکانی تاڵانی و دزی و سووتاندن و ڕووخاندنی ماڵان ئەو ناوچانەی کردۆتە ئامانج کە زۆرینەی دانیشتوانەکەی کوردن. دەیان هەزار مرۆڤ ئاوارە بوون، ناوێرن بگەڕێنەوە سەر ماڵ و زێدی خۆیان. لە ماوەی چەند کاژێرێکدا لە خوورماتوو بێشومار پیاوان و ژنان و مناڵان ژیانیان وێران کرا. ئێژێ شەو ئەگەن لە قاپیەکەت دووان سییان کشتێکە چەکێک هاوە دەستیان و ئەگەن لە قاپیەکەت ئەگەر کەنشکێ جوان وەلاوێ و بەرچاوتەوە تەعادای لێەکەن و ژنەکە جوانە و بەرچاوتە تەعادای لێەکەن و دەسەڵاتنیە چیەکەی
چەند ساڵە لەو شارە ژیانە ناو خانی خۆمان و خۆمان لەداگەل ناو کەرەبانەیەکە ژین شەوانە زۆر سەردا هەروەڵە باوکیان شتەوە خۆژێ تۆ مێفرۆشت و نامچە حتاکۆ خانی گەناوەیەکەوە باوکی ئەمان منی سە خانەکەم تەقیەوە دوکانەکەم بای 4 دەفتەر قوماشی تیاوی ئیسە بگەڕێمەوە بۆچی وەچی کار و کاسبی بکەم بەچی دانیشتم لەناو خانی تەقیەوە هەمووی تەقیە بێتە ئەوە ناکە خۆڵ وەکو سجن چۆن سجن لەناو خۆیان ئەسڕێتەوە ئێمەش ئاوا ناو کەمپە هیچ شوێنێکمان نییە بۆی بڕۆین یانمان سیروانە یان بۆی لای برادرە لە عارەبیە لە تا یان هەتابان جادەگاڕێن ئەوە حەدەکەمانە والله ئەمە چوارەمین جارن بەو خوا معنایە زانی من حەقم ئەوە تا نەگمن وە کورد وە عام یەک خێمە بسێنین و دەسەیە پێقە ئیتر هیچ لەگەڵ خۆشک و براگانمان ڕەسمەکەین و زۆر بیری دووسەم لە شوێنی خۆمان جێلەق بووین و ئێستاش لێرە نە مەکتەب نە شتێکی وانە خۆمانی پێوە سەرقاڵ بکەین تا سەف شەش خوێنام لەبەر ئەوەی کە خانیمان تەقێنراوە و مارکاول بیمان و دەربەر دەربیمان وازم لێ هێنا با مناڵەکانمی شۆک خۆم واز لەم ژیانە بێرن لەخوا بە زیاد ئێمە بەرپرسەکانمان زۆر عاقڵن زۆر زیرەکن کشتیان خاوەن شەهادن مناڵەکانیان ئەلحەمدولیللا ئێمە مناڵەکانەوان توێ بگەیە و مناڵەکانەوان لە قوتابخانە بهین ئێمە بۆچی بێ بەداخەوە شەهیدمانیشدا لەو شارە چی مناڵ بێت چی ئافرەت بێت چی گەنج بێت چی پیرەمێرد بێت گەنج قوربانیە زۆر زۆرماندا ئارەوەڵا ناخۆشە هاوارەی ئەی چی لەبان ماڵ خۆمان من حەوشەکەم 400 مەتربی دوو خانک و حەوشی تیابی ئارەوەڵا ئەی چی هێ حاڵە هاینتیایی بەخۆم شو حتا بەیانی خاخەریبی بخن کێم ئەوە فەرەزە خەڵکەکە ڕۆیەوە بۆ دووست وانە من بڕۆم بەبان چی بڕۆ مناو خانوک سووتیا و تەقینەوە لە کاملەدا بنشم ناتوانین ئێمە بڕۆینەوە بۆ تووست تازە هیچمانە من بخۆم بەلای چاو نایە تازە بڕۆم بۆ سێر خانگەکەمان بکەم ئێوە بۆ شێوە ناوەڵی براوە شێوە ناتوانم بگەڕێم من سێم چەکدارە ملی وەک پاساریە لە کێش من ناتوانم بگەڕێمەوە نەبەخۆ وەی شێوە ناتوانم گەرەک میش نییە بگەڕێمەوە شێوە بتوانین وە سەربەرزی بگەڕێن و ئەگەڕێنەوە نەتوانین ناگەڕێن هەرێ ئەوە شتێ نییە خەڵکێک باسێکە ئەڵێ هێز و حکوومەت و ئەبانە نەخشتیوانە یەک مناڵێکی کورد مابێ خەڵک دووسڵمات و هەر ئەبێ بشێتە و شارەوە ئەگە بەشەرشەوە یەک مناڵێک وڵایی ئەوە وەکو خەوە یعنی ئەگە بڕۆمیشە بۆ دوو زانم خەوە